وەکو دکتۆر سەردانێکی هەڤال ناسرم کرد کە زیاتر لە ١٨ ڕۆژە مانی گرتیە لەسەر خواردن بەڕاستی سەحەتێوی زۆر باش نەبوو وەزعیویش باش نییە تەبان ئەوەش بەشێکە لە بەرخوردانی مەدەنی بۆ ئازادکردنی سەرۆک ئۆجلان بەڕاستی حەقا هەموو ئەو خەباتێوی لە بەرچاو بگیرێ تەبان تەنهاش نییە لە زۆر شوێن لە باکوور لە ئەستەمبول لە ئەوروپا خەڵک بەردەوامە لەو ئیزرابە لەسەر خواردن ئومێد دەکەین ئێمە لەگە تیمێکی دکتۆر هاتبووین تەبان ئومێد دەکەین سەحەتێوی بەرەو باشتر بچی بەرەو چاکتر بچی بەڵام ئەوەش بەوە دەکرێت کە هەڤال ناسر داواکاریەکانی هەڤال ناسر و برادرانی هەڤال ناسریش داواکاریەکانیان جێبەجێ بکرێ و بەوەی وەزعی باکوور تۆزێ باشتر ببی و سیاسەتی دەوڵەتی تورک لە باکوور باشتر ببی و هەڤال سەرۆک ئۆجلانیش ئازاد بکرێ بۆ ئومێدەی هەموو برادران وەزعی تەندروستیان باش بی ئەوەی ئێستا دەیبینین بەڕاستی وەزعی تەندروستی هەڤال ناسر وەزعێکی نامستەقڕە ناجیرجیرە.